سڵاوتان لێبێ هاوڕێیان خۆشحاڵم کە لەم ڤیدیۆیەدا هاتمە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. خاتونێکی بەتەمەن هەستا بە پەروەردەکردنی چوار بێچووە گورگ لە بەرامبەردا ئەوە شێوەیە چاکەکەیان دایەوە. کاپتولینە پاڵەوانی چیرۆکەکەمانە، خاتونێکی بەتەمەنە کە گەیشت بوو بەتەمەنی خانەنشینکردن لە کارگەیەکی گەورەدا کاری دەکرد لەو شارێک کە زۆرینەی ژیانی تێدا بەسەر برده بوو. وە کاتێکیش کە کاتی پشوو هات بڕیاریدا شارەکەت جێبهێڵێت و بگەڕێتەوە بۆ شوێنی نیشتیمانی خۆی. سۆزی نیشتیمان ڕایدەکێشا بۆ ئەو خاکەی کە تێیدا لەدایک بووە و گەورە بووە. بۆیەش کەلوپەلەکانی کۆکردەوە و گەڕایەوە بۆ گوندە ئارامەکەی کە زۆر گونجاو بوو بۆ ئەو بارودۆخە ئارام و هێمنەی کە ئەو دەیویست کە گەیشتە گوندەکە دەست بەجێ بە دوای خانوویەکدا گەڕا تا بیکڕێت. دوای گەڕانێکی باش خانوویەکی دۆزیەوە بەڕێکەوت. خاوەنی خانووەکە ماریا بوو کە هاوڕێی منداڵی خۆی بوو. ماریا خاتونێکی جوان بوو کە هاوسەرگیری کرده بوو و دوو کوڕ و چەند نەوەیەکی هەبوو و ماڵێکی زیادەشی هەبوو کە دەیویست بیفرۆشێت. دەست بەجێ دوو خاتونەکە مامەڵەی فرۆشنەکەیان تەواو کرد تا کاپتولینا زوو نیشتە جێبێ لە ماڵە تازەکەی کە باخێکی گەورەی هەبوو. کاپتولینا چەند ڕۆژێکی لە چاکردنەوەی خانووەکە بەسەر برد و چەند کرێکارێکیشی داوا کرد تا کارەکان بکەن. هەموو شوشەکانی چاکردەوە و دەرگاکانیشی گۆڕی و دیوارەکانیشی بۆیاخ کردەوە و باخچەکەشی چاک کرد. دوای ئەوەی هەموو کارەکانی خانووەکەی تەواو کرد بڕیاریدا بچێت بۆ دارستانە کۆنەکە تا هەندێک قارچکوت و کۆ بکاتەوە. لە ڕێگای دارستانەکە هەموو یادگاریەکانی منداڵی هاتەوە خەیاڵ. هاوڕێکانی بیرکەوتەوە، یاریکردنەکانی خۆی و ماریای بیرکەوتەوە لەسەر کانیەکە کە چەند کاتژمێرێک درێژەیان دەکێشا. بیریکەوتەوە کە چۆن توی لە دارەکان لێ دەکردەوە و لەگەڵ هاوڕێکانیدا لە ناو دارستانەکە یاریان دەکرد. ئەو کاتەی بیرکەوتەوە کە بۆ کۆتازار هات بوو بۆ دارستانەکە کە لەگەڵ دایکیدا بوو و لە ناکاورسێکی قاوەیی گەورەیان بینی لەگەڵ بێچووەکەیدا. هەردووکیان هەستیان بە ترسێکی گەورە کرد، لە جێخۆیان ڕەغبوون هەتا ورچەکە بە ئارامی ئەو شوێنەی جێهێشت بێ ئەوەی لیان نزیک ببێتەوە. دایکی بە خۆشحاڵیەوە هەناسەیەکی خۆڵی هەڵکێشا و منداڵەکەی لە باوەش کرد و بە توندی فەرمانی پێکرد کە هەرگیز نەگەڕێتەوە بۆ دارستانەکە. هەرواش بوو. ساڵانێک دوای ئەوە تێپەڕی و کاپتولیناش هەتا ئەو ڕۆژێک کە گەڕایەوە بۆ گوندەکە دارستانەکەی نەبینی بۆەوە. ئەمڕۆ دارستانەکە وەک جاران نییە. کاپتولینا دارتوەکانی نەدۆزیەوە، تەنها کەمێ قارچکی دۆزیەوە. دەگەڕات تا زیاتر و زیاتر بدۆزێتەوە و ئاگای لەوە نەما کە چۆتە ناو قوڵایی دارستانەکەوە. کاتێک کە لە ناو دارستانەکە بوو گوێبیستی دەنگێکی زۆر نزم و لاواز بوو. لە سەرەتادا دەنگەکەی نەناسیەوە، بەڵام بە دوایدا ڕۆیشتا لە ڕاستی دەنگەکە دڵنیا ببێتەوە. کۆمەڵێک لە قیداری بینی، لە قەدارەکانی لادا و شتێکی بینی کە حەپەساندی. گورگێکی مێینەی لێبوو کە لە سەرلا کەوتبوو نەدەزوڵایەوە، لە ڕاستیدا مرده بوو و مێشتەی نیشت بوو. ئەوەی کە زیاتر شۆکی کرد چوار بەچکە گورگ بوو کە لە تەنیشتەوە بوون و زۆر بچووک بوون. خۆیان لە گورگە مردووەکە دەدا و ئەیان ویست شیریان پێ بدات، بەڵام بێسوود بوو. وا دیار بوو کە زۆر برسیان بێت. زۆر بچووک بوون، دیار نەبوو کە تەمەنیان چەند بێت. لەوانەیە 2 مانگ یا 3 مانگ بوو بێتن کە بێسوەکان کاپتولینایان بینی ڕاستە خۆ لە ترساندا ڕیان کرد بۆ ناو ئەشکەوتەکەیان کە لەو نزیکانە بوو. کاپتولینا شوێنەکەی دیاری کرد و پاشان گەڕایەوە بۆ ماڵەکەی. نەیدەزانی کە پێویستە چی بکات، چونکە هیچ زانیارێکی دەربارەی خواردنی ئاژەڵان نەبوو، بەڵام هەندێ شیر و هێلکە و پەنیر و نان و چەند خواردنێکی تریشی لەگەڵ خۆیدا برد و گەڕایەوە بۆ ناو دارستانەکە و بێچووەکانی بینی لە ناو ئەشکەوتەکەدا. خواردنەکانی لەسەر دەرگای ئەشکەوتەکە دانا و خۆشی لە پشدارێکەوە خۆی حەشاردا. بێچووەکانی بینی کە هاتنە دەرەوە، بۆنی خواردنەکەیان کرد و پاشان هەموو خواردنەکەیان خوارد کە کاپتولینا بۆی هێنابوون. پێدەچوو کە زۆریان برسێتی چەشت بێ. کاپتولینا گورگە مێینەکەی برد و ناشتی و نەیدەزانی بەچی مردووە. لەوانەیە نەخۆش بوو بێت یان خواردنێکی ژەهراوی خوارد بێت. کاپتولینا بووە بە خێوکەری بێچووەکان و هەموو ڕۆژێک خواردنی دەبرد بۆیان و بۆ کتێبخانەی گوندەکەش ڕۆژ تا زانیاری لەسەر چۆنیەتی خوارد
خواردنی گورگەکان کۆ بکاتەوە ئەوەی زانی کە زۆر لە سەگەکان دەچن چەند ڕۆژێک بەم شێوەیە تێپەڕی هەموو ڕۆژێک خواردنی بۆیان دەبرد و خۆی دەگەڕایەوە بێ ئەوەی دەستیان لێ بداتیان لێیان نزیک ببێتەوە بەڵکو بڕیاری داوازیان لێبێنێت تا گورگەکان خۆیان دەیانەوێت لێی نزیک ببنەوە ڕۆژێکیان گورگێکی گەورەی لەو دەوروبەرە بەرچاو کەوت کە وەستا بوو بەهێمنی سەیری دەکرد نەیدەویست هێرش بکاتە سەری بەڵکو تەنیا چاودێری بارودۆخەکەی دەکرد پێدەچوو باوکی بێچوە گورگەکان بێت و هاتبێت تا لە باشیان دڵنیا ببێتەوە بۆ چەند ساتێک بیری لەوە کردەوە کە لەگەڵ خۆی بیانبات بۆ گوندەکە تا بە شێوەیەکی باشتر خواردنیان پێ بدات و ئاگای لێیان بێت بۆ ڕۆژی دواتر گەڕایەوە بۆ ئەشکەوتەکە بەڵام بێچوە گورگەکانی لێ نەمابوو بۆیە خواردنەکەی لەسەر دەرگای ئەشکەوتەکە جێهێشت و گەڕایەوە ڕۆژی دواتر بە هەندێک خواردنی تازەوە گەڕایەوە خواردنە کۆنەکان بردرابوون کاپتولینا لەوە تێگەیشت کە لەوانەیە باوکیان بێچوەکانی بردەبێت بۆ دەشتایی تا لەو ژیانە ڕابێن کاپتولینا بەردەوام بوو لە هێنانی خواردن بۆیان تا ڕۆژێک خواردنەکەی بینی وەک خۆی ماوەتەوە و هیچی لێ نەبراوە هەستی کرد کە بێچوەکان پێویستیان پێی نەماوە ساڵێک تێپەڕ بوو کاپتولینا هیچی تر بێچوەکانی نەبینیەوە هەرچەندە کە زۆر هەڵیدا لە دارستانەکە بە دوایاندا بگەڕێ هەستی بە خەمبایەکی زۆر دەکرد چونکە لەو ماوەیەدا واتایەکی زوانیان بە ژیانی بەخشی بوو کاپتولینا دووبارە گەڕایەوە بۆ ژیانی تەنهایی پێدەچێت کە بۆ هەمیشە بە تەنهایی بمێنێتەوە بیری لە تاقە کوڕەکەی دەکردەوە کە لە دوای چەند ڕۆژێک لە دایک بوونی مردبوو لەو کاتەدا هاوسەرەکەی زۆر لی تووڕا بوو وەلەی جیاب بوو و تاوانباریشی کرده بوو بەوەی کە نەیتوانیوە بە باشی ئاگاداری منداڵێکی بچوو بێ لەو کاتەشەوە بەردەوام خەمبار بوو و بیری لە منداڵەکەی و ئەو بارودۆخە دەکردەوە کە دووچاری تەنهایی کردووە هەرگیز بیری لەوان نەدەکردەوە کە ئەو چاکەی ڕۆژێک لە ڕۆژان کردوویەتی لەوانەیە ببێتە هۆی گۆڕینی ژیانی ڕۆژێکیان گوێی لە دەنگی خشەخشێک بوو و کاتێک کە دەرگای ماڵەکەی کردەوە سەری لە دیمەنەکە سوورما چوار گورگی مام ناوەند و گورگێکی گەورەی لای دەرگاکە بینی زۆر ترسا بەڵام ئەوە سەرنجی ڕاکێشا کاتێک کە دەرگاکەی کردەوە دەست بەجێ هەمویان ڕۆیشتن تەنها سندوقێکی بچووکی دارینیان بەجێ هێشت بوو بە پەرۆشیەوە لە سندوقەکە نزیک بووەوە کاتێک کە سندوقەکەی کردەوە تووشی شۆک بوو سندوقەکە منداڵێکی بچووکی تێدا بوو کە پێدەچوو چەند ڕۆژێک بێت لەدایک بوو بێت بۆ چەند ساتێ مێشکی لە کار وەستا پاشان منداڵەکەی هەڵگرت و بردی بۆ ماڵەوە بەردەوام ئەم پرسیارە لە مێشکیدا بوو ئەم منداڵە لە کوێوە هاتووە کاتێک کە گورگەکانی بینی دەست بەجێ ناسیانیەوە و زانیتی ئەو بێچوانن کە خۆی چاودێری کردوون بەڵام چۆن ئەم منداڵە گەیشتووەتە دەستی گورگەکان منداڵەکیان هێنابوو تا خاتوونەکە پەروەردەی بکات هەروەک چۆن ئەوانیشی پەروەردە کرده بوو ئەی چۆن ماڵەکەیان دۆزیوەتەوە ئەبێت ناوبەناو هاتبێتن تا لە باشی دڵنیا ببنەوە منداڵە بچووکەکەی هەڵگرت و ڕۆیشت بۆ لای پۆلیس و پێی ڕاگەیاندن کە ئەم منداڵی دۆزیوەتەوە و هەموو بەڵگە نامە پێویستەکانی دروست کرد چونکە دوای بیرکردنەوەیەکی زۆر بڕیاریدا خۆی سەرپەرشتی منداڵەکە بکات گورگەکان منداڵەکەیان بۆ هێنابوو تا چاودێری بکات هەروەک چۆن جاران چاودێری ئەوانەی دەکرد نەیدەزانی کە گەورەترین یارمەتیان داوە چونکە بەڕاستی پێویستی بەبوونی کەسێک بوو تا سۆز و خۆشەویستی پێ ببەخشێت و لە ژێر سایدا لە تەنیایی ڕزگاری بێت ئازیزان ئێوەڕاتان چییە لەسەر ئەم چیرۆکە ڕای خۆتانمان پێ بڵێن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بەم زۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان زۆر سپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون گەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەرێستا ڵایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا وە لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکە چاڵاک بکەن و هەر ڕەخنێک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سپاسان دەکەم بۆ تەمەشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.